خاوەن نووسنگەکانی زەویزار لە سلێمانی هاتوونەتە بەردەم سەرۆکاتی شارەوانی و داوا دەکەن چی دیکە کار بە بڕیارێکی وەزارەتی شارەوانی نەکرێت بۆ تاپۆکردنی زەوی 75 متری و 100 متری. ئەوان دەڵێن هەرچەندە بڕیارەکە هەیە بەڵام تەنها لە سلێمانی جێبەجێ دەکرێت و لە پارێزگەکانی دیکە جێبەجێ ناکرێت. ئەوان باز لەوە دەکەن بڕیارێک هەیە کە شارەوانی سلێمانی هیچ زەویەکی 100 متری یاخود 75 متری تاپۆ ناکەن و زەویەکی 200 متری جا ناکەنەوە و تەنها بە یەک تاپۆ نەبێت. ئەم ئێستا هاتووە 100 مترەکە ئەگەر بکڕم گەشتۆتە ئەو ڕادەیە تاپۆکەشی ناگوازێتەوە بۆ سەر من. بابە تۆ بۆچی ئەم گیناکەی لەم ناچیەکە مەسەلەن من 100 متریەکەم هەیە پێشتر بۆم کراوە ئێستا کە نەیگوازێتەوە بۆ سەر من حەلەکە حەل بەڕاستی ئیهانەکردنە بێزارکردنی خەڵکە بێتاقەتبوونی خەڵکە ینی بە ئاشکرا ئەبینی ئەمە ئیهانەکردنی هاوڵاتیە لەم شارەیە. ئێستا لەبەرەوەی باجەکە زۆرە ئیشوکارەکانمان وەساوە هەمووی بۆتە ئایدی وەبەرهێنان شوقەیەکی 70 متری ئەدرێ بە $10 بەس ئێمە زەویەکی 200 متری ڕوونمان هەیە بۆ نمونە شارەوانی ڕێگای پێ نادا دروستیکە لەبەرەوەی ئەوەی لە مەسلحەتی فەقیرایە هەموو ئیشوکارەکان وەساوە. ئێمەش ئەمڕۆ لێرە کۆبووینێتەوە داوای مافی خۆمانەکەین و ئێمەش بە ئیشوکارین ئیشوکارەکانمان وەساوە پرۆژەکانمان وەساوە هیچ پرۆژەیەک لە سلێمانیا جێبەجێ ناکرێت. جێگری سەرۆکی شارەوانی سلێمانی دەڵێت کێشەکەی ئەوان دەبێت لە ئەنجومەنی شارەوانیەکان چارەسەر بکرێت هەرچەندە گوێی لە داواکاریەکانیان گرت بەڵام نەیتوانی هیچیان بۆ بکات. بەڵێ یاداشتەکەتان کە تیاتانە نووسیوە ئێمە لای خۆمانەوە بەیانی دووبیانی لە ئەنجومەن باسەکرێت ئەو یاداشتەی کە هەتانە و نوسخەیەکش بەرزەکەینەوە بۆ وەزارەتی شارەوانی لەسەر ئەو یاداشتەی کە ئێوە گەر نووسی بێتانتیە ئەمە یەک تۆ پەلەمەکەت خوا ئەمرێکمان بۆ هاتووە لە وەزارەتی شارەوانیەوە وابزانم هەمووتان معلوماتان لە 4 ساڵیشە کە زەوی نابێ ئیفراس کرێ زەویەک لە گەڕەکێکە 300 متر 300 متر دابش کرا بوو دیارە وا دابش کرا وەخت خۆی کام خانوانە یەک خانوویتیا بکرێ چەند پێشتر ڕێگامان پیاوە بەڵام کە ئەمرێکمان بۆ هاو لە وەزارەتی شارەوانی ئێمە ناچار بووین پابەند بین. ئەو خاوەنی نووسنگەکانی زەویزار دەڵێن مەبەستی حکومەت و شارەوانی سلێمانیش بە دیاریکراوی لە تاپۆنەکردنی زەوی 100 متری یاخود 75 متری و جیانەکردنەوەی ئەو زەویانە تەنها ئەوەیە هاوڵاتی ئازار بدەن ئەگینا بە پێچەوانەوە بۆچی شوقەیەکی 100 متری گرفتی بۆ دروست ناکرێت. قوربانەمە گۆڕینی تیجاهی بازارە گۆڕینی تیجاهی بازارە مەسەرەن لە گەڕەک و کۆڵانەکانەوە بۆ سیتیەکانی خۆیان هیچێک نەتوانێت 200 مترێ بکڕێت لە چارە بچێ شوقەیشی وام کڕێت. خاوەنی نووسنگەکانی زەویزار بڕیاریان داوە بەردەوام بن لە ناڕەزایی دەربڕین تا کێشەکەیان بۆ چارەسەر دەکرێت و هاوشێوی پارێزگەکانی دیکە ڕێگەیان پێدەدرێت بە تاپۆکردن و جیاکردنەوەی ئەو زەویانەی شارەوانی کە گرفتی بۆیان دروست کردووە ڕاشی دەگەێنن ئەگەر نایاساییە کارەکە بۆچی پێشووتر مامەڵەیان بۆ کراوە و ڕسوماتیان لێ وەرگیراوە ئێستا نە ڕسوماتەکانیان پێدەدەنەوە نە مامەڵەکانیشیان بۆ ڕایی دەکەن. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.